گفتگوی ڕووداوەکان. گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگۆ دەکات. لەرکێبی سەرمانن سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لە بەرنامەی گفتگۆی ڕووداوەکانی ئەمڕۆدا گفتگۆ لەبارەی سێ بابەتەوە دەکەین. یەکەمیان ئازادکردنی ڕۆژنامەڤان گۆهدار زێباری، تەوەری دووەمیشمان قسەکردن دەبێت لەسەر گەڕانەوەی 172 ڕۆفاتی ئەنفالکراوان ئەمڕۆ بۆ مۆنۆمنتی چەمچەماڵ، و تەوەری سێمیشمان بۆ خۆتان دەزانن 21 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی زمانی دایکە. لە ئەمڕۆدا گفتگۆ لەسەر کە زمانی دایکی شێکێکە لەو زمانانە گفتگۆ لەگەڵ دکتۆر شێرکۆ حەمە ئەمین مامۆستای زمانی کوردی دەکەین لە باشووری کوردستانەوانێ. دەپرسین کە ئەو مەترسیانەی لە بەردەمی زمانی کوردیدا هەن چین. بۆ خۆتان دەزانن کە دوای 1213 ڕۆژ لە زیندانی کردنی بە تۆمەتی تێکدانی ئاسایشی ناوخۆ ڕۆژی شەممە 17 شوباتی ئەم ساڵ گۆهدار زێباری ڕۆژنامەڤان ئازادکرا. لە یەکەم پەیامیشی ئازادکردنی باسی لەوەی کرد کە ئەم ئازادیە بۆ منتاڵە، چونکە هێشتا پارچێکی من و بەشێکی گەورەی من لە زینداندا کە ئەویش شێروانە. گۆهدار زێباری بۆ خۆی ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندایە. گۆهدار سڵاوت لەبێ، دنیاک سپاس بۆی کە ئەمڕۆ پێچە پەیوەندەکەی داخرابێتەوە بەرلەوەی بچینە لای ئەو کارانم دەڵێن لەسەر هێڵی تەلەفۆنە. گۆهدارگەر لێمە هاوکارانم هەڵ بدەن جارێکی دیکە پەیوەندەکەی وەربگرنەوە. بەڕێزان وەکو ئاماژەم پێدا لە دوای 1213 ڕۆژ لە 17 شوباتی ئەم ساڵ ڕۆژی شەممە گۆهدار زێباری یەکێک لە زیندانی کراوانی بادینان ئازاد کرا. لە لێدوانێکیشیدا باسی لەوە کرده بوو کە بەداخەوە نەیتوانیوە لە تۆڕ و تەڵە و داوی نۆکەر و جاسوسەکان خۆی دەرباسکە لە بری خۆشی هەز بە شەرمەزاری دەکا کە شێروان لەگەڵ ئەو ئازاد نەبووە. ئەوەی لەگەڵ گۆهدار و هاوڕێیانی داکرا خیانەتێکی دیکە بوو بەرامبەر بە دیموکراسیەت و خیانەتێکی دیکەی دەسەڵات بوو بەرامبەر بە قەڵەمە بێر و ئازاکان. وەکەبکردنی دەنگی ئازار لە کاتێکدا دەسەڵات بانگەشەی دیموکراسی دەکا، بەڵام لە ژێرەوە گاڵتەی بە دیموکراسیدا. گۆهدار لە 22 تشرینی یەکەمی 2020دا دەستگیر کرا بە تۆمەتی تێکدانی ئاسایشی ناوخۆ، سزای 6 ساڵ زیندانی بەسەردا درا، بەڵام 17 شوباتی ئەم ساڵ ئازاد کرا. جارێکی تر دەکچینەوە لای گۆهدار زێباری لەسەر هێڵی تەلەفۆن بۆ خۆی لەگەڵمانە. گۆهدار سڵاوت لەبێ و کەفارەتی شت بێ بەوەی کە لە دوای 1213 ڕۆژ ئازاد کرای. سڵاو لێ و سڵاو لە سپاسەکەتان و سڵاو لە بینەر و بیسەرتان. سپاس دەکەین. گۆهدار لە ماوەی کە جەنابەت لە زیندان بووی چەندین تۆمەتی جۆرا و جۆرت بۆ دروستکراکێک لەوانە تێکدانی ئاسایشی ناوخۆ بوو. دەمەوێت پێم بڵێ ئەوەی بەرامبەر بە تۆ بەرامبەر بە هاوڕێیانت کراچی بوون. بەڵێ وەکو لە لێدوانەکانی تریشمدا ئاماژەم پێدا ئەوەی لە بەرامبەرمان کرا هیچ پەیوەندی بەو تومەتانەوە نەبوو و پەیوەندی ڕاستە و ویست و نووسینەکانمان کۆمەڵێک ڕۆژنامە نووس بووی و کۆمەڵێک چاڵکوانی بەهرینە بووی کە ئێمە نووسین و بەدواداچوونەکانمان لەسەر مەسەلەی گەندەڵی و لەسەر مەسەلەی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان نووسینەکانمان لەسەر ئەو بابەتانە بوو و ئەو تومەتانە کە ئارەستە ئێمە کران ئێمە تووشی شۆک بووین و ئەمە بەداخەوە کە لەسەر دەستی حکوومەتێک کە لە ناخی ئێمەدایە کە وجدان و خوێنی ئێمەیە، چونکە ڕەنگە هەرێکی لە خزم و دوست و هەواڵەکانی ئێمە لەناو ئەو شوێنەدا بێتن کە ئەو تومەتە گەورانەیان ئاراستە ئێمەیان کردو و ئێمەیان هەوڵدا ئێمە ناشرین بکەن و هەوڵدا ئێمە بشکێنن و هەوڵدا پشگی خەڵک لە ئێمە بستێننەوە. بەڵام ئەم ڕێیە حەقیقەتە، ئەم ڕێیە ڕاستبێژیە
ئێمەی گەیاندا ئاستێ کەنەک کەیسی ئێمە لۆکاڵی بمێنێتەوە لە هەرێمی کوردستان بەڵکو ببیتە کەیسێکی ئینتەرناشناڵی نێودەوڵەتی ئەمە جێی شانازیە و هەر زیندانیشدا شانازیمان دەکرد و وجدانمان ئارام بوو چونکە زانیمان خەڵکانێک هەندە دەرێ پشتگیری خانەوادای ئێمە دەکەن و کەیسی ئێمە دەکەن ئەمە ڕێی حەقیقەت و ڕێی ڕاستی و ڕێی ئازادیە. باشە گوهدار لە کاتی ئازادکردن و لە دوای ئازادکردنت هیچ بەڵێنێکت لێ وەرگیراوە بۆەوەی کە تۆ جارێکی دیکە بە هەمان نەفەسی ڕابردوو کار ناکەیتەوە؟ بەبێ بەڵێننامە بەبێ هیچ کەفا ئازاد کرا و من حکومەکەم تەواو کرد ئەگەر ئێمە بچینە ڕووی یاساییەوە من حکومەکەم تەواو کرد چونکە من بە کەفالەت بەرنەدراوم ئازاد نەکراوم هەتا کەفالەتم لێ بستین. ئەوانەی کە باسەکرا بە فەرمانی سەرۆکی هەرێمی کوردستان ئازادکراوی ئەوانە ڕاستەیان خود وەکو خۆت دەڵێی کە حکمی یاسایەکە تەواو کردووە؟ بەڵێ ئەوە سەرۆکاتی هەرێم داشکاندن بوو داشکاندن کرابوو مەسەلەی حکمی ئێمە چونکە بیدار حکومەکەمان 6 ساڵ بوو ئەوەی سەرۆکاتی هەرێم ئێمە بەگشتی هەڵوێستی سەرۆکی هەرێم بە ئەرینیمان دەدیت لە مەسەلەی کەیسی ئێمەدا ئەو داشکاندنەی بۆ ئێمە کرد بەڵام ئەوە مەرسومێکی سەرۆکی هەرێم دیسان مەرسومێکی قانونیە یاساییە چونکە لە ڕێی تەمیزەوە مەسەلەی ئێمە یەکلایی نەکرایەوە و تەواو چونکە کەیسێکی سیاسی بوو کەیسێک بوو بە ئازادی پەیوەندی بە ئازادی ڕاداربڕینەوە هەبوو بە دیموکراسیەوە و وڵاتانی خاوەن دیموکراسیە ڕۆژ ئاواز و جدی هات نەسەرخە لەسەر ئەم مەسەلەیەوە کونسڵخانەکانیان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر ئەم کەیسە بە جواب هاتن بویە لە مەسەلەیەدا ینی چی بکەین و چی نەکەین ئەو بوو مەسەلەی داشکاندن بوو ئێمە چاوەڕێ بوون و بەڵێن بە ئێمە دراب تەواوی ئازاد بکرێن ئێمە دیسان هەر تێبینیمان هەبوو لەسەر ئەم کێشەکەم کەیسە ئەسڵان هەر شتێک نەبوو یعنی شتێک وجود نەبوو نە شتێکی دروست کراو بوو وەهم بوو ئەنی نەتە بووە ئەو وەختەی کە ئێمە لە زیندانیشتا خۆمان بە مەزڵۆم دەزانین و تەواو هیچ هەموو ئۆتۆماتانە ڕەت دەکەینەوە و بەڵگەشیان نەبوو لەسەر ئۆتۆماتانە کە ئاراستە ئێمە کرابوون. باشە گوهدار پشتیوانەیەکی باشی هەم ئازادی خوازان هەم ڕۆژنامەوانان هەم نێودەوڵەتی شتانەوە بەدەستێنا بۆکو گیراوانی بادینان ئیدی کاتێ باسی کەیسی گیراوانی بادینان دەکەی بەگوێی هیچ کەسێک دارنامۆ نییە. ئێستا لە قسەکانتە باسە لەوە کرد کە سەرۆکی هەرێم بەرامبەر بە ئێوە ئەرێنی بووە کێ بەرامبەر بە ئێوە نەرێنی بوو؟ ئەوانەی لە بەرامبەر ئێمە نەرێنی بوون بەداخەوە ڕەنگە هەندێک شتێکی شخصی بێتن لە کەیسی و ئەم ڕقە شخصیە ڕەنگە ڕنگدانەوەی لەسەر بڕیاری دادگا لەسەر سوشیال میدیای خۆیان و کەناڵە ڕێگەیاندنەکانی خۆیان و چونکە ئێمە هەرچەندە لە زیندان بووین بەڵام دەمانزانی کە بەڵێ مەبەستێکەیە من نامەوێت ناوی هیچ کەسێک بڵێن چونکە ڕەنگە هێشتا بارودۆخمان ناسک بێتن و ئازادبوونم گوتت کەفالەتم لێوەرنەگیراوە بەڵام ڕەنگە هەندێک سیگنال هاتبن کە من ئیتر واز لە قسەکردن واز لە لێدوان واز لە کاری ڕۆژنەماوانی بێنم بەڵام ئەمە ڕێ حەقیقەتە ئێمە قسەی خۆمان دەین و پەیامی ئێمە زۆر وازەحە و ئێمە دژی هیچ کەسێک نین ئێمە شخصی دژمنداری لەگەڵ هیچ کەسێک نییە و لەگەڵ هیچ بنەماڵەیەک نییە بەڵکو پەیامی ئێمە سیستەمە ئێمە ڕخنە لە سیستەم دەگرین دەبێت ئەوان مەمنونی ئێمە بن چونکە ئێمە دڵین دەبێت کۆمەڵگای ئێمە ڕێز لە یەکتر بگرین ئێمە لەسەر ئەساسی مرۆڤ بوون مرۆڤایەتی تەعامل لەگەڵ یەکتر بگەین نەک لەسەر ئەساسی بەداخەوە لەناو کۆمەڵگای ئێمە تا ئێستا خەڵک لەسەر عشیرەت شەڕی یەکتر دەکەن خەڵک لەسەر حزبایەتی شەڕی یەکتر دەکەن و یەکتر دەکوژن کە ئەمە ماڵوێرانی زۆر بۆ ئێمە هێناوە هاوە نمونەی شەڕی ناوخۆمان هەیە کۆمەڵگای ئێستا کە پڕە لە لێکترازان و پڕە لە بێمتمانەیی و پڕە لە مەسەلەی گەندەڵی ئەمە هەموو
ڕنگدانەوەی ئەم سیستەمە حکومڕانیەیە دەبێت ئەم سیستەمە ڕێک بخرێتەوە. ئەگەر سیستەم هەبوو ئەو کاتە یعنی هەموو شتێک دەکەوێتە سەر سکەی خو دەکەوێتە ڕێڕەوی خۆی و بەڕاست بەڕێوە دەچێتن. ئێمە دەڵێن با ئێمە سیستەم هەبێت، ئێمە ڕخنە لە سیستەم دەگرین. ئەگەر سوبینێ ئەو کەسانێکی ئێستا دەسەڵەتدارن، ئەگەر سوبینێ باوکیشم بچیتە ئەو شو ما نەفەسەوە ئیش بکەن من یەکەم کەسم کە ڕخنەی لێ باشە. گوهدار گەرلێمە دەمەوێت هەواڵی شەروانی لە زاری جەنابتەوە بزانم. ڕەوش و تەندروستی ئەو چۆنە و پەیامی چی بوو دەمێتەوە ئازادکرای کە بیدەی بە دەرەوە؟ هەرچەندە من و هەواڵ شێروان پێکەوە نەبووین. ئێمە تەواوی زیندانی خۆمان بە لێک دووراتی دەرباسمان کرد و تێمان پەڕان، بەڵام تا ئازاد بووم داوام کرد کە دوو داقە هەر ببینم خۆ حافیزیەت لێ بکەم. ڕێیاندا ڕێگەیاندا ببینمە شێروانم زین لە ڕووی تەندروستیەوە باشە، لە ڕووی مۆڕاڵەوە باشە، بەڵام هەر هیچ زیندانیە، یعنی کەس باوەڕ ناکەم لە زینداندا باش بێتن. بەڵام شێروان شاخێکە لە مۆڕاڵ، شێروان کوڕێکی خاوێنە، شێروان بەڕاستی دەنگی ئازا و دلێرە کە هەتا ئێستا تەسلیم نەبوویە بە هیچ پارە و بە هیچ پلەیەک نەکردراوە. بوویە ئێمە دەبێت هەمومان هەوڵ بدەین بۆ شێروان و جێ شێروان زیندانیە، جێش و خەڵک استیفادەی زۆر قازانجی زۆر لە بوچوونەکانی شێروان و نووسینەکانی شێروان دەکاتن و کۆمەڵگای ئێمە پێویستی بە کەسانی وەکو شێروان هەیە. باشە. لەو ماوەی کە لە زینداندا بوون ئەشکەنجەی جەستەی و دەرونی دران؟ ئەشکەنجەی جەستەیی نەبوو، بەڵام بریا هەبایە ئەو خۆشتر بوو ئەگەر مانگێک ئەشکەنجە درابین، بەڵام ئەو تومەت و ئەو حملە ئیعلامیەی لەسەر ئێمەوە ئەو هەموو تەشیر و ناوزڕاندنی ئێمە نەبووە. یعنی هەندێک شت هەیە لە ئەشکەنجە بە ئازارترە. ئەمە بۆ ئێمە زۆر قۆڕز بوو، تایبەتی ئەو تومەتانە کە ئێمە لە شوکدا بووین، لە محکەمەیەک لە شوکێکی گەورەدا بووین. ئەو شتانێک کە ئاراستە ئێمان دەکردووە ئێمە گوتمان ئەم شتە قەت تەوەقعمان نەدەکرد، یعنی 6 ساڵ بۆ شتێک بە تەوەقعمان نەدەکرد کە دادوەر بەم شێوازە بڕیار بداتن. بەداخەوە ئیتر ئەو بڕیارەیدا لەسەر ئێمەوە یەکەم. دووەم لەناو زینداندا تایبەتی لە ئاسایشی گشتی خەڵک لە بارەدۆخێکی زۆر خراپدایە و جێ زۆر شوێنیان زۆر بەرتەستە و نووسن و حەوانەوە جێی حەوانەوە زۆر خراپە. یعنی گەورەترین ئەشکەنجە ئەوەیە کە تو لێنەگەڕی کەسێک بخەوێتن. ئێمە جێ خەوتن لەوێ زۆر خراپ بوو. ئێمە چەندین شەو خەومان لێ نەدەکەوت، یعنی لەسەر یەک لا کە پێیان دەگوت گاز بە قسەی ئەوان ئێمە گاز دەنووسین لەسەر یەک لا. بوویە بارەدۆخی زیندانیان بە گشتی لە هەرێمی کوردستان بۆچی لەسەر یەک لا دەنووسن؟ گوهدار ئەتوانی باسێکی شوێنەکەم بۆ بکەی تاوەکو وێنەیەک باش بدەین بە بیسەری ڕادیۆی دەنگیگەل؟ ڕەنگە بۆ تۆ بیرهێنانەوەیکی زۆر زەحمەتیش بێ، بەڵام پێم خۆشەمە بەشکەی لەگەڵ بیسەرانە. ببوورم لە پرسیارەکە تێنەگەیشتم. پرسیم باسی ئەوەت کرد کە شوێنی مانەوەتان زۆر خراپ بوو، بە تایبەتی شوێنی نووسنتان. دەتوانی باسێکی ئەو شوێنم بۆ بکەی بۆچی لەسەر یەک لا دەنووسن؟ بەڵێ قاحەیەک هۆڵێک بۆ ئاسایشی گشتی 6 هۆڵن. لەو هۆڵانەدا تقریبان درێژیەکەی ڕەنگە 6 مەتر بێت، 5 مەتر بێت، یعنی بسابت من نازانم قیاسەکەی، و پانیەکەی 4 مەتر و نی و حتا 70 سانتیم لەو دەوروبەرانە بێتن. ئێمە 130 نەفەر 40 نەفەر هەندێک جارجا بە پێی گرتن بوو، چونکە هەر کەسێک تاوقیف کراوە یەکسەر دەهێنا، هەندێک جار شەوان 10 نەفەر 15 نەفەریان دەهێنا ناو سژنێدا. یعنی حتا من کە لەوێ بووم بە چاوی خۆم دیت حتا 150 نەفەریش ڕۆیشت، خۆی جێ 50 نەفەرە. باشە 50 کەسە، بەڵام 150 کەسی تێدا بوو. ئەو 150 کەسە ناچار بوون لە کاتی نووسن یاندا بە هەندێک هەستا بانەوە حتا سەعات 3-4 بەخەبەر بان، دوای هەندێکی دیکەیان بەخەبەر هێناوە ئەو چوبانە شوێنی ئەوان بخەون، یانیش هەر هەمویان لەسەر یەک دادانڕان، لەسەر یەک تەمیشت
وەکو منازانم چۆن وەسف بکەم بەڵێ هیچ شتێک بەڕاستی ینی وەسف ناکرێتن ینی ڕەنگە کاتێ من ئەو قسانە دەکەم هەتا بە چاوی خۆتان نەبینن ڕەنگە هەندێک باوەڕکردنی قورس بێتن ئەم مەسەلەیە بەڕاستی لەوێ ئێوە لە هۆڵی ژمارە چەنە بوون ئایا شێروانیش لە هەمان ئاسایشی گشتی بوو بەڵام هۆڵەکانتان جیاواز بوو؟ بەڵێ ئێمە لە ئاسایشی گشتی کە لە ئینفرادیدا بووین سەرەتای دەستگیرکردنمانەوە 62 ڕۆژ من لە ئینفرادیدا من و هاوڕێ ئەیاز و هاریوان و مەلەشەوان لە ڕۆژی مامۆستابە لە بەروایش ئەو کاتە لەگەڵمان بوو خواردن و خواردنەوەیان پێدەدان لە ماوەیە و 62 ڕۆژەی ئینفرادیدا؟ بەڵێ خواردن و خواردنەوە هەبوو نەمی ئەوە نەبوو هیچ مشکلەی نەبوو بەڵام لە ڕووی دەرونیەوە ینی ئێمە زۆر خراپ بوو وەزع ینی بە نمونە کە من گیرام 78 کیلو بوو دەمێت کاتێکی کەمدا دوای 3 مانگ یەکەم ماجە 75 ڕۆژ یەکەم ماجهەی مەها براکە منی دیت ینی منی ناناسیەوە ینی حساب کە ئێمە لە ژێر جەیەکی دەرونی دابین ینی وەزعمان دەبێت کۆ بیتن چۆن بێتن براکەم بۆیە بەداخەوە ڕەوشی زیندانیان لە هەرێمی کوردستان لە وەڵامی پرسیارەکەت نەدامەوەتم لە هۆڵی ژمارە چەنە بووی گۆهدار و شێروانیش لە هۆڵی ژمارە چەنێکە ئەوەندەی زانیاریت هەبێت؟ بەڵێ من لە هۆڵی دوودا بوو من و هاریوان لەگەڵ دوو گیراوی تری شێڵا دزێ محمود ناجی و کۆڤان ڕێکانی ئێمە پێکەوە بووین و شێروان لە قاویشی شەش بوونیان دەهێز یەکتر ببینین بەس ئەگەر محتەمەت باە یان بۆ مەسەلەیەکی شاهدی ئەو شتانە باە ینی چەند مانگ جارێک ڕەنگە لە دوورەوە یەکترمان دیتە ڕۆژانە هیچ نەدەچوونە شوێنێکی گشتێوانێ بۆەوەی کە تیشکی خۆرلێتان بدا هەوایەکی پاکتر هەڵمژن جگە لەو هۆڵی کەتیان ئەو هۆڵە تەشمیسێک هەبوو پێیان دەبوو ساحایەکی کچکەیە بودجێ ئیسراحەت و هەوا هەڵمژین و بەڵام دیواری زۆر بەڵند بوو بە خۆی بوو 50 نەفەر دروست کرا بوو بەڵام کە داهاتینە دەوێت 150 نەفەر 140 نەفەر 140 کەس سەرڕای ئەوە کە جێی قاف شوشتن بوو جێی جلک شوشتن بوو یعنی جەیەکی زۆر بەرکەسێک بوو یعنی کات بەدەرێ یان نهات بەدەرێ تقریبا هەر وەکو یەک بوو تایبەتی ئێمە کە جگارە کێش نین لەوێ ینی ئەو هەموو دوو کەڵا ئەو هەمووەوە ینی کاریگەری نەرینی لەسەر تەندروستمان دروست بوو ئەوە لە ڕووی حەساسیەوە زۆر تووشی حەساسی بوون وەزعمان زۆر خراپ بوو کاتێکدا لەوێ باشە گوهدار دەمە پێم بڵێ ئەو کاتێک کە ئێوە لە زیندان دابوون زۆر باسەوە دەکرێت کەسانێکی ڕۆژنامە نووسن بەبێت بە کۆمەڵێت تۆمەتی بنەمایەوە دەستگیر کراون وەکو خۆشتە لە سەرەتاوە ئاماژەت پێدا بەڵام هەندێک جار ناچارەکران لەگەڵ کەسانێک کە ئیشی مادەی هۆشبەریان کردو یاخۆ تیرۆریستی داعش بوون لەگەڵ ئەم کەسانەیە بمێننەوە تا چەنە من ڕاست وایە لە نزیکەوە تۆم کەسانت بینیوە؟ بەڵێ قاعی ئێمە پێکەڵ بوو بەڵام ئەگەر لە شوێنێکە جێگیر ببی بۆی دەنگەکەت بەباشی بگاتە من سوپاس دەکەم بەڵێ ئێمە لە قاویشێکدا بووین مادەی هوشبەر تێدا بوون زۆربەی زۆر مادەی هوشبەر بوون قاچاقچی تێدا بوون لەگەڵ داعش تێدا بوون و هۆڵێکی زۆر تێکەڵاو بوو مادە بە پێی مادە جیانەکرا بووینەوە و حتا لە ڕووی دەرونیەوە ڕەنگە دووبارە ئەشکەنجەیەکی دیکە بێتن بۆ چونکە بنمونە گیریمان برادەرەکانم کەس جگار کێشنین جگارەی ناکێشن بەڵام لەوێ لەبەر و کەڵواوانە هەرتا کەمەمەش ئەینەمان دەتوانانی هەناسە بدەین ئەگەر لەگەڵ کەسانی ڕۆژنامەنووس و چاڵاکوانان بۆمە هەر لە ڕووی فکر و هەڵبورکردنی قسە و گەنگەشە و ڕەنگە زیاتر ینی استیفادەمان لە یەکتر وەرگرت بەبا ئەو کەسانە تو ناتوانین تەعامل بکەیت تەعاملکردن و ینی هەسوکەوت لەگەڵ ئەوانە ڕەنگە هەندێک قرس بێتن بۆمان بەداخەوە حتا لە چاکسازیش ئێمە پێکەوە نەبوون تەنها چەند مانگێکی کەم ئێمە پێکەوە بوون دوای لە یەکتر جیا کراینەوە ینی بەگشتی ئەمی ئێمە لە ژێر چاودێرێکی زۆر چڕدا بووین و زۆر بەوردی چاودێری ئێمەیان دەکرد ئێمە دائیمەن ینی حەزەرمان وەردەگرت لە هەموو شتێک حەزەرمان وەردەگرت و بە ئێستاشەوە کە من ئازاد بووم دووبارە حەزەر وەرد ینی ئەمە بەڕاستی
من دەتوانم ناوی بنێم ئەمە ئازادی نیە بەڵکو ئەمە ڕزگاریە چونکە ئازادی لەگەڵ ڕزگاری جیاوە. هیوادارم دەسەڵاتدارانی هەرێم بە خۆیاندا بچنەوە کە بێتە سەرەتایەک بۆ ئەوەی کۆمەڵگای ئێمەش وەکو هەموو ئەم وڵاتانە وەکو هەموو کۆمەڵگانە بە خۆشگوزەرانی بژین چونکە ئێمە میلەتی کورد زۆر فرمێسکمان ڕشتووە زۆر کیمیاباران کراوین. باشە گفتیار پێم بڵێ جگە لە شێروانی لە هاوڕێیانت ئێستا کەی دیکە ماون لە ناو زینداندا و یەک پرسیاری شێ پێم خۆشە ئازادی لە زینداندا کێما بێتن زۆر کزە بوو. بەلە ئێستا لە ئەوانەی هاوڕێکانی ئێمە شێروان مایەوەی کە لەگەڵمان بوون بەڵێ ئەویش ئەو بوو 4 ساڵی وان بزیاد کە دوای لە تەمیز بوو 2 ساڵ حکومەکەی ئێستا حکومەکەی ساڵێک و 6 مانگ مایە بەڵام ئەگەر ئازاد بوون بە مەرج بگرێتەوە یان ئیفراز شەرتی بدەنێت چونکە مادەکەی خویەتی ساڵێکی تر ئازاد دەبێتن و لە دهۆک ئێمە قارەمان شکریمان هەیە کوڕی شەهید شکری ڕێکانی ئەویش بەداخەوە 7 ساڵ حکم درەوە و هەتا ئێستا هیچ سزایشی بۆ سوک نەکرایە هیوادارین ئەویش ئازاد بکرێتن لەگەڵ بەم دوانە کە کاک سلێمان ئەویش هاپیشەمان بۆ ڕۆژنەمەنووس سلێمان ئەحمەد دەستگیر کراوە لە نزیکەوە سلێمان ئەحمەدتان بینی لە زیندان هاتیمە دەرێ و دەمەوێتەوە بۆ ئەم وەزعات بکەن ئەوەی من بەپێی معلوماتی من هەر ئەم 3 نەفەرەمانە. باشە ئێوە سلێمان ئەحمەدتان بینی لە نزیکەوە چونکە بۆ خۆ دەزانی فترێکی زۆرە هیچ هەواڵێک لەبارەی سلێمان ئەحمەدەوە نییە ئێوە بینیتان لە نزیکەوە کە دەستگیر کرا؟ ئێمە سلێمان ئەحمەد بە حکمەوەی لە دووک دەستگیر کرابوو ئێمە لە هەولێر دەستگیر کرابووین. باشە بویە سجنی ئاسایشی گشتی لەگەڵ ئاسایشی هەولێر جودایە. باشە هەردیسان چاکسازی گەورانی هەولێر لەگەڵ چاکسازی گەورانی دووک جیایە بویە نەمانتوانیوە ببینین حتا قارەمان شکریشمان نەدیتیە چونکە ئەوان لە شارێکی ترن و ئێمەش لە شارێکی تر. باشە گوهدار زۆر باس لەوە دەکرێت لەناو ئەو زیندانانەی پارتی دموکراتی کوردستاندا کەسانێکن کە ون بوون لەناو کۆمەڵگای ئەسڵەن دەنگیان ناگا بە دنیای دەرەوە بێچارە ماونەتۆ لەناو ئەو زیندانەیە. ئێوەکو ڕۆژتابە نووسێک ڕاستە بۆ خۆتان لە ژێر ئەشکەنجێکی دەرونی خراپدا بوون بەڵام کەستان لەوانە بینی هیچ پەیامێکیان هەبوو بۆی کە بیدانە دەرەوە کێ بوونە و کەسانێکە لە ناو زیندانانە بوون یاخۆت؟ بەڵێ هەندێک ئەم قسەیە بەڵێ ڕاستە و نمونەشمان هەبوو بە نمونە شێوان سعی سمێل لەگەڵمان بوو ئەو پێشێمە ئازاد ببوو ئەو نمونەیەکی یەکێکە لە نمونەکان کە بەداخەوە چەندین کەس تێدا هەنە حکومەکەشیان تەواو کردووە بەڵام ئازاد نەکراون چەندین کەس هەیە تقریبان 3 ساڵ نیوە دانیشتیە بەڵام تا ئێستا کەسێکی یەکلایی نەکراتەوە نەبرایە بەردەم محکەمە حکم نەدرایە دەڵێت کاکە بمبن ئیعدامم بدەنێ هەوەندە بێزار بووە خاستن لە گشتی وەکو گوتم شوێنی گشتی زۆر خراپە دەڵێت کاکە ئیعدامم بکەن ئیعدامم بدەنێ بەس بمگوازنەوە بوو شوێنێکی تر بوون منە بمگوازنەوە بوو چاکسازی هەرچەندە جێی چاکسازیش خراپە شوێنی چاکسازی بەڵام باشترە لە گشتی بەڵێ خەڵکی ئەوە هەبوون هەرچەندە بەم دوایانە ئەوەی داهاتنە گشتی کەیسەکان زووتر یەکلایی دەکراوە دوای ئەوە کە تایبەتی لە کەیسی بادینان کە ڕێیان کرایەوە ڕێدرا کە بوون منە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێدرا کە لێژنەکانی پەرلەمانی کوردستان بێن سەردارمان بکەن یەکێک لە نمونەکان لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان هاتە ناو سجن یعنی هەموو تووشی شۆ بوون گوتی ئەوە یەکەم جارە کابرا هەبوو 4 ساڵە 5 ساڵە دانیشتیە گوتی ئەوە یەکەم جارە لێژنەیەک بێتە لێرە یعنی شتی من باوەڕ ناکەم یعنی لەوێ شوێنێکی تەواو دابڕاوە لە جیهان تەلەڤیزیۆنێک هەیە تەنها کەناڵێکی هونەری تێدایە و کەناڵێکی ئاینی کەناڵی هەواڵی مەمنوع قەدەغەیە پولیش نییە تەنها لە ڕێی مواجهەوە ڕۆژی شەموان مواجهە هەیە ئەویش 20 دقیقە چارێک ئەگەر بزانی بارودۆخچوونە بەڵام 20 دقیقە چارێک هەر ئەوەندەیە باسی ئەحواڵی خۆت بکە و دەور و بەر و خێزانێکە پەرۆنەدی هەواڵی دنیا بزانی هەر بوویە وەکو ئەوە وایە کە لە جیهانێکی تربی لە جیهانێکی دابڕاوبی. باشە ئازادی لەوەی کە وەڵامیان پرسیارە دەیتەوە یاخودنا ئەمە دوایین پرسە بۆ جۆنابەت
خاطر دنگت زور ما هاوکارم بن ئەگەر برادران لە کۆنتڕۆڵەوە پرسییم ئازادی لەوەی کە وەڵامی ئەم پرسە دەدەیتەوە. دەزانم ساڵانێکی ناخۆشت بەڕێ کردووە، بارودۆخێکی هەم دەرونی گرانە تێپەڕاندووە لە دوای ئەم هەموو ناخۆشی کە بینیوتە. بۆ خۆشتە لە سەرەتاوە ئاماژەت بۆدا ڕەنگە ڕێگە نەدەن وەکو پێشتر ئیش بکەیتەوە. لە کوردستان دەمێنیتەوە یاخود دەیتە دەرەوە بۆ مەبەست بۆیە کە کوردستان بەجێبێڵی بۆ وڵاتانی ئەوروپا؟ پێش دەستگیرکردنم چەندین هەوڵدرا کە من ئەم شارە بەجێبێڵم کە من خۆم ئێستا لەش لە دەڤەری بادینە سەر بە پارێزگای تۆکە. بەڵێ زۆر هەوڵیاندا من ئەم شارە جێبێڵم وە پێیان گوتم، بەڵام گوتم لێرە ماڵی منە و خاکی منە و وڵاتی منە و خزم و دۆست و کەس و کار و عەشیرەت و هاوڕێکانم هەمووان لێرە، من دەبێت لێرە بم. ئێمە دەمانەوێتە بەڕاستی کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکی خۆشەویستی بڵاو بکەینەوە. ئێمە دەمانەوێتن ئێمە خۆشگوزەران بشین، ئێمە دەمانەوێتن مەکانی ئێمە عادل بن، سەر ئێمە عادل بن، لەگەڵ خەڵک بە وجدان بن، لەگەڵ خەڵک بە عەدالەت بن. ئێمە دیفاع لەم بابەتانە دەکەین، ئێمە خۆشەویستی بڵاو دەکەینەوە، ئازادی. چونکە ئەگەر ئینسان ئازاد نەبێ ناتوانێت خۆشەویستیش بکات. بە نمونە زۆرێک ڕەنگە لە پاس بنەلام و پێیان گوتبم تومان خۆش ناوێرین بین بعد قسەت لەگەڵ بکەین. تەماشاکە ئەگەر ئینسان ئازاد نەبێ ناتوانێت خۆشەویستیش بکات. بۆیە ئەوانە دژی ئازادی دەوەستنەوە، ئەوانە دژی خۆشەویستین، دژی فراڕەنگین، دژی پلورالیزمن. وە بە حکمی ئەوەی ئێمە سیستەمێکی حکومڕانی دیموکراسیمان هەیە دەبێت ئەمە ڕەنگدانەوە لەسەر واقع هەبێت. دەبێت ئێمە ئەم واقعە دروست بکەین، هەوڵ بدەین. هەتا ئێستا من هیچ بڕیارێکم نەداوە، هەموو هەوڵێک دەدەم کەم لێرە بمێنەوە، بەڵام ئەگەر گەیشتە ئاستێک کە هیچ ئەوە نەمەی ئەو وەختە بۆ ئەو کات دەبین کات ئەم وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. دنیایەک سوپاس گۆهدار زێباری ڕۆژنامەوان کە لەگەڵمان بووی، بە هیوایەوەی کە تەندروستیت باش بێ، بەوەی کە لە جاران زیاتر بە گڕۆتینەوەکو ڕۆژنامەوانێک کاری خۆت بەردەوام بی، ڕۆژێکی خۆشت هەبێت. سوپاس بۆی کە میوان بووی لەگەڵمانە. بۆ ئێوە سەرکەوتوو بن. بەڕێزان بۆ خۆتان دەزانن کە 21 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمان ناسراوە لەگەڵ دکتۆر شێرکۆ حەمە ئەمین مامۆستای زانکۆ هەوڵەدەین گفتوگۆ بکەین. ئەگەر هاوکارانم بتوانن جارێکی دیکە لە کۆنتڕۆڵەوە وەری بگرنەوە، چونکە چەند جارێک هەوڵەدەن بەڵام پێچێ پەیوەندەکان حاصل نەبێ. بۆ خۆتان دەزانن کە 21 هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایک ناسراوە، زمانی کوردیش یەکێکە لەو زمانانە بەهۆی کاتەکەوە ناتوانین ئەو دۆسیە تایبەتی کە ئامادەمان کردبوو بیدەین، بەڵام لەگەڵ دکتۆر شێرکۆ حەمە ئەمین هەم ئەندامی کەنەکە و هەم مامۆستای زمانی کوردیش لە باشووری کوردستان گفتوگۆ بکەین. مامۆستا سڵاوت لەبێ، دنیایەک سوپاس بۆی کە لەگەڵ مانای. دەمەوێت پێمان بڵێ کە سوپاس دەکەین. ئەتوانی پێمان بڵێ باز زۆر لەوە دەکرێت کە زمانی کوردی لەژێر هەڕەشەدا، هەر بەڕاستی زمانی کوردی لەژێر هەڕەشە و مەترسی لە ناوچووندا یاخود بە پێچەوانەکەی ڕاستە؟ خۆی لە ڕاستیا توانین بڵین پێچەوانەکەی ڕاستە و ئەشتوانین بڵین لە هەندێک شوێن لەژێر هەڕەشەدایە. سەرەتا ڕۆژی جیهانی زمانی دایک لە هەموو کوردی زمانێک پیرۆز بێت. سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێت. معلومی هەموو لایەکە کە کوردستان لە دوای پەیمانی شومی لۆزانەوە دابەش کراوە بەسەر 4 دەوڵەتی ئێران، تورکیا، عێراق، سووریا. هەر یەکێک لەمانە سیاسەتێکی لەسەر زمانی کوردی پێڕاو کردووە. لە تورکیا و لە ئێران تا ئێستاش بە هیچ جۆرێک لە دەستورە زمانی کوردی وەکو زمانی کوردان لەو دوو دەوڵەتە سوونە دەستکردانە ناسێنراوە. بۆیە بە دڵنیایی ئەگەر لەم دوو بەشا سەیریکەین و بە تایبەتی لە تورکیا کە سیاسەتێکی تەواو فاشیانە لەسەر گەلی کورد پێڕاوەکە، ئەتوانین بڵین ئەوان لە ڕاستیا لەژێر هەڕەشان. زمانی دایک بەچی ئەمێنێتەوە؟ پەروەردە. پەروەردەیەکێکە لە پایە هەرە ئەساسیەکانی
پاراستنی زمانی دایک لەوێ ڕێگە نادرێت بەکاربێنێت بەڵام بێگومان لە ئێرانیش هەڵبەتە بزوتنەوەیەکی ئەدەبی وەرگێڕانی زۆر تۆکمە هەیە بەڵام لە هەمان کاتە لە ڕۆژهەڵاتیش لە دەستوری ئێرانە ڕێگە نەدراوە بە زمانی کوردی تەنها زمانی فارسی وەکو زمانی ڕسمی ناساندووە بەڵام لە باشوور و لە ڕۆژئاوا و ئێستا لە ڕەوەندی کوردیش لە دەرەوە بە تایبەتی هەم بەشێک لە خەڵکانی ڕەوەندی کوردی هەم بەشێک لە باشوور ڕۆژهەڵات و باکوور توانراوە زمانی کوردی بێتە ناو تەکنۆلۆژیاوە ئێستا زمانی کوردی بە هەردوو دیالێکتی کرمانجی ناوەڕاست و کرمانجی ژوور و لە وەرگێڕانی ئامێریا هەیە لە بوارەکانی تەکنۆلۆژیا هەیە بۆیە لە ڕاستیە لە زۆر ڕۆوە زمانی کوردی لە ئاستێکی زۆر باشایەوە لە بەرەو پێشچوونایە. باشە تۆ بەگشتی لە ماوەکی زۆر کورتا گەنگەشەیەکی کرد لەسەر هەم ڕۆژهەڵاتی کوردستان و هەم لەسەر باکووری کوردستانیش بەڵام کاریگەری دابەشبوونی کورد بۆ 4 پارچە تا چەند کاریگەری لەسەر زمانی کوردی و کاڵبوونەوەی هەیە بۆ خۆ دەزانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران ڕێگە نادا کە زمانێکی فەرمی بێ و لە تورکیا باکووری کوردستانیشدا بە هەمان شێوە بەڵام گلەیەکی زۆر هەیە بە تایبەتی لە باکووری کوردستانە بۆەوەی کە ئێستا زیاتر لە نیوەی بەداخەوە کەم قسەیاکەین بە زمانی کوردی قسە ناکەن زۆر بەداخەوە من لەو سەردانەشمان بۆ دەرەوە کە بەڕاستی ئەمە یەکێک لە پێشنیازەکانی بەشێک لەو هاوڕێیانەی ئەمەش لە ڕەوەندی کوردی کە لە ناو کۆمیسیۆنی زمان و کولتور و پەروەردا کارەکەن و بەشێک لە ئینستیتوتەکانی کوردیش من ئەمەیان پێوتوم کە ئەوان خولی زمانی کوردیەکەنەوە بەداخەوە ئەو خەڵکانەی کە لەوێن بەشداری خولەکان ناکەن یعنی نەک هەر لە باکووری کوردستان و لە ناو سیاسەتێکی پاشیانەی تورکیا کە تورکیا بەرهەمی هێناوە بەداخەوە وەکو جەرابەوە کە ئێستا لە نیوە زیاتر لە ڕەوەندی کوردیش لە دەریشەوە بەداخەوە ینی بەشێکی زۆر لەو ئازیزانەی کوردانی باکوور ئامادەنی مناڵەکانیان بنێنە بەر خوێندنی با بڵێن بۆ دەوری فێربوونی زمانی کوردی بە دڵنیایی ئەمە ئەو سیاسەتەیە کە وەکوتم لە ئەنجامی پەیمانی شومی لۆزانە جێبەجێ کراوە کە کوردستانی دابش کردووە بۆ 4 بەش و هەر یەشێک لەم بەشانە با بڵین زۆرێک خصوصیەتی وەرگرتووە لەسەر دەستی ئەو ڕژێمانەی کە حکومڕانیان کردووە ینی لە باشوورە توانم بڵێم چانسی لە هەمویان زیاتر بووە لەبەرەوەی هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عراقیەوە لە یەکەم دەستورەوە تا بە تایبەتی ساڵی 1930 قانونی لغاتی محلی زمانە ناوچەیەکان ئەو کاتە پەیڕەو کراوە دواتر لە هەموو دەستورەکانی عراقا و لە ڕێکەوتنامە 11/1970 و بە تایبەتی کۆتا دەستوریش کە ساڵی 2005 زمانی کوردی لە مادەی 4 دەستورە زمانێکی فەرمیە لە پاڵ زمانی عەرەبیە بەڵام زۆر بەداخەوە لە ڕۆژئاوای کوردستانیش لە دوای شۆڕشەوە لە 2011 بۆ ئێستا دەسەڵاتی خۆسەریە زمانی کوردی بەرەو پێشەوە چووە بەڵام بەداخەوە لە ئێران و لە تورکیا ئەوە دۆخەکەیەکە لە ژێر هەڕەشەی لە ناوچوونایە بەتایبەتی لە تورکیا باشە تێکەڵبوونی وشەی بیانی وشەی ئینگلیزی وشەی عەرەبی و تێکەڵبوونی بە زاراوەی کوردی تا چەند مەترسێر لەسەر شەواندنی زاراوەی کوردی خۆی یەک حەقیقەت هەیە پێویستە هەموو حکومڕانیەک کە ئەمە بە تایبەتی بۆ باشوور و بۆ ڕۆژئاوا ڕاستەوە بە تایبەتی بۆ باشووری کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ سیاسەتی زمانی و پلانی زمانی هەبێ یعنی تۆ ئەبێ حکوومەت لە سەڵات چۆن بۆ بواری ئابووری چۆن بۆ بواری کشت و کاڵ چۆن بۆ بوارەکانی تر سیاسەتی هەیە ئەبێ ئاوا بۆ بواری زمانیش هەیبێ لە ناو ئەم سیاسەتی زمانی و پلانی زمانیە ئەبێ ئاراستەی ئەوە دیار بێت کە تۆ ئەم زمانە بەرەو شوێ بێت چۆنەی پارێزی لە بەکارهێنانی وشەی بێگانە هەڵبەتە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بەهۆی زۆر بوارەوە تۆ ناتوانانی دەرگا داخی لەسەرەوەی کە وشە نێتە ناو زمانەکەتەوە بەڵامەوە بۆ معنایەش نییە کە تۆ نەتوانی سیاسەتێکت هەبێ کە چۆن ئەم وشانە وەرەگری و چۆن لەگەڵ فۆنۆتیک و فۆنۆلۆژی زمانەکەی خۆتە ئەی گونجێنی
بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە نە سیاسەتی زمانی هەیە نە پلانی زمانی هەیە و بەهۆی هەژمونی زمانی ئینگلیزیشەوە وشەگەلێکی زۆر بە تایبەتی لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی میدیاشەوە یعنی وای لێ هاتووە کە ئەم وشانە لە ڕاستیە نە لەگەڵ یاساکانی زمانی کوردیا گونجێ و نە لەگەڵ فۆنۆتیکی زمانی کوردیا گونجەوە زۆر جار بەداخەوە هەندێک کەس ڕەنگە بە بەرزی ئاسی وشیاری خۆی بزانێ یا ڕۆشنبیری خۆی بزانێ کە پێی وابێ هەندێک وشەی ئینگلیزی یا وشەی زمانەکانی تر بەکارهێنێ ئەمە بەڕاستی کارێکی خراپە یعنی دەبێت دەوڵەت وەکوتم هەم سیاسەتی زمانی هەبێ هەم پلانی زمانی هەبێ و ئەبێ میدیاکانیش ناچار بکرێن کە لە خزمەتی زمانە بن و وشیاریش بڵاوکرێتەوە کە چۆن سۆشیال میدیا بەکارهێنێ و یەکشتی تریش کە زۆر خراپە بەڕاستی ئەوەیە کە تۆ نابێ مناڵ تا تەمەنی 10-12 ساڵی بە غێری زمانی دایک بخوێنێ. یەکێک لەو شتە خراپانە ئەوەیە کە ئێستا بەشی زۆری هەرێمی کوردستان بە تایبەتی باشووری کوردستان لە خۆناغی باخشەی ساوایانەوەی خەنە بەر زمانی ئینگلیزی ئەمە بەڕای من غەدرێکە لەو مناڵە شەکرێ بە پێی یاسایی زمانی بە پێی قانونی خودایی بە پێی نەتەوەیە گرتوەکان یونیسێف پێویستە تا 10-12 ساڵ بە زمانی دایک مناڵ بخوێنێ ینی زمانی دووەم لە دوای ئەو تەمەنەوە بێدەست پێ بکە ئەوەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە وشەی زۆری بیانی بەکار بهێنرێت. بەڵێ دنیایەک سپاس دکتۆر شێرکۆ حەمامین مامۆستای زمانی کوردی و ئەندامی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکەش کە لەگەڵمان بووی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشتان هەبێت. ڕۆژێکی خۆش بۆ ئێوەش تەنها ئەمەوێ ئەم پەیامە بگەێنم ئەگەر کات هەبێت من داوا ئەکەم لە هەموو زانکۆکان و سازیەکانی زمان و چاند و پەروەردە لە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بەبێ لە بەرچاوگرتنی سیاسەتی پارتە سیاسیەکان لەسەر و سیاسەتی پارتە سیاسیەکانەوە ئەو سازیانەی کە تایبەتن بە زمان زانینگەکان ڕۆشنبیران هەمومان بەیەکەوە کۆک بین لەسەر ئەوەی کە سیاسەتێکی پەروەردەیی استراتیژێکی پەروەردەیی زمانی چباشیمان هەبێ کە بتوانین دیالکتەکان لە یەکتری نزیک بکەینەوە ئەم زارا و بنزاراوەکان لە یەکتری نزیکەینەوە هەر بۆیەش ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەکادیمیای کوردیە چادیدارێکی ڕۆژی زیانی زمانی دایکمان هەیە بۆ 4 قسەکەری باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا جارێکی تر سپاس بۆ ئێوە ڕۆژی زیانی زمانی دایک لە هەموو کوردی زمانێک پیرۆز بێت. دنیایەک سپاس ڕۆژێکی خۆشتان هەبێت. ڕۆژێکی خۆش کاتێکی خۆش پات لەگەڵ ئەمڕۆ لە بوونی کەسوکار و بەرپرسانیان بڕیارە ڕووفاتی 172 ئەنفال بە خاک دەسپێرێن. ئەم ڕووفاتانەی ئەمڕۆ کە گەڕاونەتەوە چەمچەماڵ لە مانگی ئازاری ساڵی 2019ەوە لە گۆرەکی بە کۆمەڵی بیابانی سەماوەدا دۆزراونەتەوە کە زۆرینیان ژن و منداڵن. مۆفەق حسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی نوێی لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمانایە. کاک مۆفەق دەمێ بپرسم بۆچی لە دوای 5 ساڵ ئەمڕۆ ڕووفاتی 172 ئەنفال کراو دەگەڕێنەوە بۆ خاکی هەرێمی کوردستان و ئەمڕۆ بە خاک دەسپێرێن بۆ ئەم ڕێو شوێنانە ئەوەندە دوا کەوتووە. سەرەتا درود بۆ ڕوحی پاچی ئەو شەهیدانە بەڕاستی هۆکاری سەرەکی دواکەوتنی گەڕانەوەی ڕووفاتی ئەو شەهیدانە تەنها خەمساردی و بێباکی دەسەڵاتی پارتی وێچێتیە بەرامبەر بەو کەسە مرۆیی و گرنگەی کورد هەمومان دەزانین یعنی هەمومان هەموو خەڵکی کوردستان هەموو ئەزمموی کوردستان هەمومان قەرزاری ئەنفال کراوەکان وەکە سوکاری ئەو ئەنفال کراوانین بەڵام بەداخەوە پارتی وێچێتی زۆر بێباکانە مامەڵەیان لەگەڵ ئەم کەیسەیە کردووە و ئەتوانم بڵێم تا حدێکی زۆر تەنانەت بازرگانیشیان پێوە کردووە ئەوە تا لە مەجموعی لە کۆی 182,000 ئەنفال کراو تا ئێستا 2,000ش نەگەڕاوەتەوە بۆ گۆڕەکان هەمووی دیاری کراون لە سەحرای عەرعەر و لە جنوبی عێراق بەڵام ئەمان وەزارەتیان هەیە حکوومەتیان هەیە سەرۆکیان هەیە لە دوای 2030 تا ئێستا نەیانتوانیوە تەنها 2,000 ڕووفات بگەڕێنەوە زیادی خۆیان. تەنانەت ئەوەی جێی نیگەرانی ئەمڕۆ
بەڕاستی یعنی ئەو برینەی قوڵتر کردەوە ئەوە بوو هەندێک لەو گۆڕانەی کە ئامادە کرا بوون زۆر کەس و کارەکەیان زۆر ناڕازی بوون یعنی زۆر بە شێوەیەکی بەڵین ناشیا و گۆڕیان بۆ هەڵکەندوو بوون و حازریان کردبوون بەسی چیە لەوەی کە بە شوەیەکی نەشیا و گۆڕان ئامادەکردن ئەو گۆڕانی کە هەڵکەندراون دیارە دەمێکە هەڵکەندراون بەڵام هەندێکی تێبچوو ئەو نییە بە بۆنی باران و باو باران و چەند ساڵێکە هەروە هەڵکەندراوە بەڵام ئەمان هەر پێشەوەی ئەم ڕوفاتانە بێتەوە هەست ئەو ئامادەکاریان نەکردبوو بۆ ئەوەی چاجیکەنەوە ئەو گۆڕانە پێشەوەی ڕوفاتەکان بێنەوە چاجیکەنەوە ئای بەشێک ئەمە وەکو نمودەیەکی بچوو بەڵام دەلالەتێکی زۆر گەورەی هەیە دەلالەتی ئەوەی هەیەکەم ئەمانە ئەم بەرپرسانەی ئێرە تەنها بۆ تازە گوڵینە و بچوزانم مناسبات و بۆنە و ڕسم و وێنە و ئەوانە ئامادە باشە بڕیار بووم بۆ سەرۆک دێرەم و سەرۆک کۆماری عێراقیش لەوێ ئامادە بێ بەس پێم وابێ ئامادە نەبوونەوە بێ لە خۆیان بپرسی بۆچی ئامادە نەبوونە یعنی وەڵام من ئەمەوێ ئەوە بڵێم یعنی لە دوای 2023 عەدالەتی ئینتیقالی تطبیق نەبووە عەدالەتی ئینتیقالی مەفهومێکی زۆر گرنگە دوای کارەسات و مەساتەکان لە زۆربەی وڵاتان ئەوانەی کە نوێنەری ڕاستەقینەی قوربانیەکانن کاری بۆکەن کە بریتیە لە یەکەم تعویزکردنی مادی و معنەوی ئەو کەسانی کە زەرریان بەرکەوتووە دووەم محکەمەکردن و دادگاییکردنی تاوانباران بەداخەوە ئێستا ئەنفالچیەک ئەوەی کە خەڵکی ئەنفال کردووە سەد بەقەدەر کەسوکاری ئەنفال لێرە ڕێزدارترە لای پارتی وێچێتی موچەی باشی بۆ بڕاوەتەوە دێوخانی بۆ دانراوە یعنی موچەی تایبەتی هەیە بۆ دێوەخانەکەی کەمە لەکوێی دنیاشتی وا هەبووە دوای ئەوەش دوان وەکو خۆیان وەکو نوێنەری ئەنفال کراوان پیشانەدەن و بەم شێوەیە یعنی من لە شاری چەمچەماڵم کە زۆرترین قوربانیانی ئەنفال و کەسوکاری ئەنفال لێرە ئەژێت ئەمڕۆ جەناب لەناو مۆنومنتەکە بوویت لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی کە سوکاریان گلەی ئەوان چی بوو بۆ ئێوە جەناب وەکو نوێنەری خەڵک لە پەرلەمانی عێراقدا چیان پێوتی بژڕۆنەوە بڕیارە چی بکەنەوە بەڕاستی من وەکو تاجێک هاتوومە بەشدار بم لێرە یعنی شێوەیەکی ڕسمی وەکو بە شێوەیەکی ڕسمی نهاتووم بەناوی پەرلەمانوانەوە وەکو التزامێکی ئەخلاقی هاتوین بەشدار بین لەگەڵیانە و ئەمە ئەرکی خۆمانە بەڵام من قسە و باسم ئەوەیە ئەڵێم بە فعلی هیچ بۆ کەسوکاری ئەنفال نەکراوە دوای 36 ساڵ لەو پرۆسەیە ئەوە تا خەڵکی چەمچەماڵ تا ئێستا ئاوی خواردنەوەیان نییە 32 ساڵ لە حکومڕانی پارتی وێژێتی ئاوی خواردنەوەیان نییە بۆ سەیری گەرمیان و کفری و کەلار و ڕزگاری و ئەو ناوچانە بکە بزانم لە چی مەساتێک کاژێ باشە چەند گۆڕی بە کۆمەڵ هەیە کاک مەفەق ما بێت ئەوەندەی جەنابەت ئاگاداربی تا ئێستا بەڵێ بەڕاستی ژمارەکە تا ئێستا تەواو نەبووە یعنی تەواو بەحسی تەواو نەکراوە لە هەموو شوێنەکان بەڵام چەند گۆڕێک دۆزراوەتەوە هەر لە تەنیشتی ئەم گۆڕانەوە بەڵام ئەمان هەر ئەوەی لێکەن یعنی ئەم 172 5 ساڵی ویسەتە بیهێنەوە بڕیار ئەوانی دیکە چەند ساڵی تری بوێ بەڵێەوە یەکێتر لە کێشەکان ئەوەیە تا ئێستا ئەم حکوومەتەوە وەزارەتی شەیدان و ئەلفاکراوەکان و پێویست ناتوەتە پێشەوە فەحسی DNA بکە یعنی یەکێک لە خەڵک گرنگەکان ئەوەیە کە بۆ کەسوکارەکەی ئەوەیە بزانین کێ یعنی ئەم گۆڕە هەڵە درێتەوە خۆ بێ فەحسی DNA بکرێ و دواتر بڕاتەوە بۆ زیادی ڕاستەقینەی خۆیان ئەم 172 فەحسی DNA بۆ نەکرابوو کاک مۆفەق ئەمڕۆ بەشێکی ئەڵێن کراوە گوایە نزیکەی 30 تەرمی کەسوکاری ناسراوەتەوە منتیقەی ئاغجەلەرم پێم وابێ بەڵام ئەو باقیەکەی نەکراوە یعنی ئێمە پرۆسەیەکە ئەمە ئەبوایە دۆکیومنت کرایە ئەمە وایە ئێستا ئێمە بینیمان جوولەکە لە دوای دوو هۆلۆکۆستەوە ئەو قضیەی چۆن تەوزیف کرد بۆ دروستکردنی دەوڵەتی یعنی ئێستا ئەم کارەساتە گەورەیەمان بەسەر هاتووە تەنانەت نە ئەرشیف کراوە نە دۆکیومنتێکی ڕێک کراوە نە ئەوەیە یعنی فەحسی DNA تەنانەت فەحسی DNA هیچ بۆ قوربانیەکان نەکرا ئەمان هەمووی کەم و کورتیە بەڕاستیە بێکاری لەسەر بکرێ بەڵام ئەوەی جێی تاخە یعنی دووبارە ئەوەیە کە کەسوکاری ئەنفاکراوە زۆر فرامۆش کراون بەڕاستی لەلایەن دەسەڵاتی پارتی وێچێتیەوە ئەوە من خەڵکە ناسم لەگەڵ خەڵکا قسەم کردوتێتی 8 کەسم ئەنفالە لە خێزانەکەم خێزانی و مناڵی و کوڕی و کچی 900,000 موچەکەیەتی باشە هی 8 کەس 8 ئینسانی شەهید بووە 900,000 هەوەشتا 8 مانشی وەرم نەگردووە 8 مانجان لێی دزیوە یعنی لە کەسوکاری ئەنفال بۆ شڵەکە دازدانیەکەم
دنیاک سپاس کاک موفق هەرچەنەوە ڕادیۆی دەنگی گەل هەوڵماندا لەگەڵ چەند هەم وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان قسە بکەین بەڵام کەسیان جوابی تەلەفۆنەکان نەدایەوە بە هەر بیانویەک بێت. دنیاک سپاس بۆ بەڕێزک موفق حسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە شوێنی مۆنومنتەکەەوە. ڕۆژێکی خۆش. گفتوگۆی ڕووداوەکانیم هەفتەیە پێشکەش کرا تا هەفتەی داهاتوو ببەنن بەخێر و سەلامەت.